أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا. ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا يا أرحم الراحمين. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەران و بیسەران و خۆشەویستانمان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش و بەختەوەر و کامەران بێت. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شا دەبینەوە. ئەزیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە شاری هەولێرەوە میوانی ماڵەکانی ئێوەی ئەزیز و خۆشەویستین، بە تایبەت لە مزگەوتی شیرینی ئاڵتونەوە. ئەم مزگەوتە شیرینە، ئەم مزگەوتە جوان و خۆشە، سوپاسی خاوەن و ئەو کەسانەکەین کە خاوەندارەتیەکەن، هەڵبەتە سوپاسی ئەو بەڕێزانەژەکەین کە دەرگایان بۆ ئاڵا کردین بۆ بەڕێوەچوونی بەرنامەکە. میوانێکی زۆر تایبەت و ئەزیزمان لەگەڵە ئەمڕۆ زۆر خۆشەویستە. قورئان خوێنێکی بەناوبانگە، موقریئە،
خەڵکی شاری بەغدادە بە داوەتێکی ئێمە تایبەت هاتووە بۆ شاری هەولێر بۆەوەی ئەم بەرنمەیە لە خزمەتی قورئاندا تۆمار بکەین و لە خزمەتی ئێوە بین. من نایناسێنم هەرچەندە ئێستا شێوە و ڕواڵەت و هەیکل و جلوبەرگەکەی جیاواز دەرکەوتووە، بەڵام لەبەر خۆشەویستی بۆ خەڵکی کورد و کوردستانی خۆشەویستمان بڕیاریدا ئەو جلە بپۆشێ بەو جلەوە دەرکەوێت و بێتە سەر شاشە. پێکەوە پێشوازی لە قورئان خوێنی بەڕێز و خۆشەویست دەکەین ئوستاد محەممەد ناصر ئەلعەزاوی. با پێکەوە بیناسین. زۆر بەخێر بێن ئوستاد محەممەد ناصر، خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە. سپاس بۆ ئامادەبوونتان بۆ قبوڵی ئەم دعوەتە. خوای گەورە خێرتان بنووسێ. المايك لك، مايك بۆ تۆیە. الله يبارك فيك، جزاك الله خير أخي الحبيب، الله يحفظك. الجمهور يعني يعرفني قارئ قرآن، إمام مسجد، منشد. خەڵک و جەماوەر من وەکو قورئان خوێن و پێشنوێژ و سرودبێژ دەناسێت. بە هەمان شێوە مامۆستای زمانی عەرەبیم و تا ئێستاش خۆم بە خوێندکاری زانستی شەرعی دەزانم. گەرچی بەڕەچەڵک خەڵکی دیالم، بەڵام خۆم ساڵی 1970 لە ماڵی باپیرم لە بەغداد لەدایک بووم. ژیان و گەورەبوونم لە گوندێکی دڵگیری سەر ڕووباری دیالە بووە بە ناوی پەروانە. لەم گوندە هەر لە تەمەنی منداڵی و پۆلەکانی 1 و 2 سەرەتاییەوە لەسەر دەستی شێخ حەمەد عەبدولکەریم زەوبەعی وانەی قورئانمان خوێند پەروەردە بووین. سەرەتا بە لەبەرکردنی هەردوو جزمی عەممە و تەبارەک دەستمان پێکرد. خۆم لە ئاسایی قورئان خوێندنەکەی شێخم دەکردەوە. والوالد أيضا كان صوته جميل في القرآن الكريم رحمه الله، وانطلاقه كانت بدايات. باوکیشم خوا لێی خۆش بێ، دەنگی زۆر خۆش بوو. ئیدی سپاس بۆ خوا من لەو 2 جزمەوە دەستم بە لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆز کرد و توانیم بەو ئاواتەم بگەم. لە تەمەنی 16 ساڵیمدا لە بەغداد نیشتەجێ بووین. لەوێ لە مزگەوتی موسعەبی کوڕی عومەیر شێخ عەبدولوەهاب ئەلعەعزەمی پێشنوێژی پێدەکردم. دواتریش لە هەردوو مزگەوتی فیردەوس و عەبدوڵای کوڕی عومەر کە خەڵکێکی زۆر ڕوویان تێدەکرد پێشنوێژیم کردووە. دوای ئەم قۆناغەش سەفەری ئیمارات و نیشتەجێبوون لە وڵاتە دێت کە دەتوانم بڵێم ئەمەیان قۆناغێکی دیکەی ژیانم بوو. زۆر بەخێر بە ئیجارێکی تر بۆ بەرنامەکەمان. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمز لە جوانانە چۆن بوو ئەمەت پۆشیوە؟ ئێستا تۆ خۆڕاستە بەشێکی منم هۆکارەکەی، بەڵام هەستەکەم زۆر لێ جوانە بە تەمای لای ببەیان هەر بەردەوام ئەمز لە کوردیانە پۆشی ئیتر. طبعا جدا معجب أني كثير لە ڕاستیدا زۆر بەم جلانە کە پۆشاکی میلی کوردیە سەرسامە. ئەمەش یەکەم جار نییە. ماوەیەک لەمەوبەریش سەردانی هەولێرم کرد و داوام کرد جلی کوردیم بۆ بدورن. بەڵام هەموو جار پێیان ڕادەگەیاندم کە دوورینی جلەکان دوا دەکەوێت، بۆیە نەمتوانی بیپۆشم. بەڵام ئەمڕۆ کە خۆم ئەبینم هەست بە خۆشحاڵی و ڕێکپۆشی دەکەم، وەک ئەوەی تازە لە چیاکانەوە دابەزی بم. ئەمەوێ بەردەوام ئەم پۆشاکانە بپۆشم. لای من جلوبەرگی میلی گەلان جیاوازی نییە. بە هەمان شێوە پۆشاکی ناوچەی کەنداویشم پۆشیوە. هەروەها جلوبەرگی مەغریب و جەزایر و شام و میسر و عێراقم پۆشیوە. جەمەدانی ڕەش و سوور و سپیم لەبەر کردووە. گرنگ ئەوەیە هەمووان براین و جیاوازی گەورەمان نییە. بەڵام بە هەر حاڵ من زۆر بەم جلوبەرگەوە ئاسوودەم و زۆرم بەلاوە جوانە. وەکو بەڵێنیشم پێداویت پشت بەخوا جارێکی دیکە هەر بەم جلوبەرگەوە دیدارێکی دیکە ساز دەکەین. لە سەرەتاوە بە مەقامی عێراقی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز خوێند، والله عالم لە سوورەتی ئەحزاب بە شێوازی عێراقی خوێندت. جیاوازی نێوان شێوازی عێراقی لەگەڵ وڵاتانی تر چییە؟ الحقيقة تمتاز القراءة العراقية. تایبەتمەندی قیرائی عێراقی ئەوەیە لە غەمباریەوە نزیکە. مەقامەکانیشی جۆرا و جۆرن. دەبینیت تیلاوەکە بە سەبا دەست پێ دەکات، پاشان دەگۆڕێت بۆ چوارگا و بەیات و مەقامی دیکە. ڕاستە قاریەکانی وڵاتانی دیکەش مەقاماتی هەمەچەشن بەکاردێنن، بەڵام کۆی تیلاوەکە بە یەک ڕیتم دەڕوات لە نمونەی قیرائی میسری. بەڵام قیرائی عێراقی هەمەچەشنە، چونکە تەونی کۆمەڵایەتی عێراق خۆی لا خۆیدا جۆرا و جۆرە.
عێراق لە باکووری ڕازاوە و ناوەڕاست و باشوور پێک دێت بۆیە بەڕوونی هەمەجۆری بەدی دەکەین. بەڵێ لە نێوان ئەو سێ بەشەشدا جیاوازی هەیە. بۆ نمونە مەقامی بەیات لە ناوەڕاست کا بەغدادا بەم جۆرە دەیخوێنن. الحمد لله رب العالمين. لە ناوچەی خۆراوەی عێراق ڕۆحی دەنگەکە دەگۆڕێت. الحمد لله رب العالمين. الله. لە باشووریش دەگۆڕێت. الحمد لله رب العالمين. الله. لە باکوور مەقامی بەیات دەگۆڕێت نزیک دەبێتەوە لە مەقامەکانی ئۆرفا و دەشت و ئەو بابەتانە. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. الجو الآن أكمل. يا سلام. ناخذ إن شاء الله من عندنا نموذج. طيب. على ذكر التلاوات قاریەکان شێوازی خوێندنەکانیان ئەگۆڕێت بۆ نمونە لە ناوچەکانی دیکە وەکو میسر. ئەوەش بڵێم من زۆر سەرسامم بە دەنگی قیرائی شێخ مەحموود خەلیل حوسەری. دەگریم کاتێک شێخ منشاوی قورئان دەخوێنێت. چێژ لە تیلاوەی عەبدولباسط عەبدولسەمەد دەبینم. بەڵام کاتێک شێخ مەحموود خەلیل حوسەری دەیخوێنێت هەست دەکەیت مافی تەواو بە پیتەکان و مەخرەجەکانیان دەدات. ئەمە تەنیا بۆچوونی من نییە بەڵکو بۆچوونی زۆر کەسی دیکەشە. ئەتوانین گوێ بگرین لە بەشێکی كثير من زۆر باشە. نعم. ئەتوانین تۆزی گوێ بگرین لەو بەشەی کە جەنابەت پێی معجەبی. نعم. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولم تمسسه نار يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار نور على نور يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم. شي أم زوانية ما شاء الله تبارك الرحمن. فيكم الخير والبركة. ما شاء الله ما شاء الله. براسي جوان بو براسي أدائك زور لهاتو. الله يبارك بك. لكل قارئ من المصريين روح جميلة. هەر یەکە لە قاریا میسرەکانیش ڕۆحی خوێندنەوەی خۆی هەیە. برایە گوتی کاتێک گوێ بۆ عەبدولباسط دەگرین بەربانگ و ڕەمەزانمان بیر دەکەوێتەوە. منیش سەرەتای سوورەتی فاتحام بۆ خوێند و وتم بەربانگت بیر دەخەمەوە. پێش ئیفتار ئەوە جاران لە تەلەڤیزیۆنی زمانی زوو ئەمان بینی پێش ئیفتار ئێمە مناڵ بووین یانیەوە گوێمان لێگر زۆر خۆش بوو بە چێژ بوو با تۆزە گوێ لێ بگرین. مثلا بعد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين
إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ما شاء الله. فالجمال تیلاوەی میسری چێژ و زوڵاڵیەکی تێدایە. دواتریش پشت بەخوا با قیرائی ناوچەی خەلیج قورئان دەخوێنین. مامۆستا محەممەد لە مۆزوعی مەشاهیری قوڕائی عێراق ئێمە کۆمەڵە قارئمان هەیە بنمونەی الشيخ وليد إبراهيم الأعظمي رحمه الله هروها الشيخ الحافظ خليل إسماعيل رحمه الله مثلا سعيد قلقالي مان هبوا علاء الدين قيسي مان هبوا أم قارئ بالرزانة تاتن أستاذ محمد ناصر العزاوي أشناتي هبوا لقلان وبتشيان جيشتوا. طبعا لي الشرف العظيم من الأسماء اللي ذكرتها 3 مشاهير التقيت فيهم ما شاء الله. نعم الشيخ حافظ بۆ من شەرەفێکی گەورەیە ئەو سێ پیاوە شۆرەتدارەی ناوت هێنان پیان گەیشتوم کە منداڵ بووم لەگەڵ شێخ خەلیل ئیسماعیل لە کەرخ قورئانم خوێندووە. ئەو کات لە پرسەی کەسێکدا بووین شێخ قورئانی دەخوێند، منیش گەرچی بچووک بووم ئامادەبووان داوایان لێ کردم بخوێنم. ئەو کات تەمەنم 16 بۆ 17 ساڵ بوو. شێخ پێی وتم ماشاءڵڵات لێبێ محەممەد دەنگت نەرمە، دەنگت نەرم و جوانە. وتی صوتك دافع. اي نعم صوتك دافع. دنجيكي شلونڵی هێمنت هەیە باشە. أيضا علاء الدين القيسي الشيخ رحمه الله علاء الدين القيسي بە هەمان شێوە شێخ علاء الدین قەیسی ڕەحمەتی خوای لێبێت لە ڕۆژانی کۆتایی تەمەنیدا کە نەخۆش بوو لە عەمان چاوم پێی کەوت. هەروەک لە کۆمەڵەی گەنجانی موسڵمان لە بەغدا بەیەکەوە قورئانمان خوێندووە. هەر لە ناو قاریعە عێراقیەکان لە عەمان لە کۆبوونەوەیەکدا چاوم بە شێخ وەلید دلێمی کەوت، لەوێ لاسایی دەنگی شێخم کردەوە و ئامادەبوانیش پێی سەرسام بوون. وتم یا شێخ تۆ بە مەقامی بەیات و حیجاز دەخوێنیت کە دانیشتوانی ڕوومادی و فەلوجە زیاتر پەیڕەوی دەکەن و نەبرەی پیاوانەی تێدا بەرجەستە دەبێت. مثلا فقلت له مثلا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا. بهذا الجو سبحان الله القراء عمالقة تركوا فينا الأثر الكبير. والشيخ رحمه الله يحفظ كثير من المقامات والنغم والشعر والبلاغة. سبحان الله ئەم قارەیانە مەزن بوون، کاریگەریەکی گەورەیان لەسەرمان داناوە. زۆربەیان شارەزای مەقامات و نەغمە و شعریش بوون. بەڕاستی ئەوان ناوازە بوون. من بۆ خۆم زۆر سوودم لێ بینیون و زۆریان لێوە فێر بوو. جارێکیان شێخ خەلیل ئیسماعیل گوێی بۆ قاریە گرتبوو کە زۆر بەتوانا نەبوو. کەسێک لێی پرسی یا شێخ تۆ قاریەکی مەزنیت، چی لەم قاریە فێر دەبیت وا گوێت بۆ گرتووە؟ ئەویش بە دیالێکتی بەغدادی وەڵامی دایەوە، کوڕی خۆم هەموو کەسێک شتێکی پێ باواتایەکی دیکە هەر قاریەک جوانی خۆی هەیە، ڕنگ و ڕوحی تایبەت بە خۆی هەیە. بۆیە تۆ بخوێنیت من بخوێنم هەر کەسێک بخوێنێت پێویستە شانازی پێوە بکەین. ئەگەر گوڵەکان هەموو یەک ڕنگ بوونایە جوانیان دەرنەدەکەوت، بۆیە هەمە چەشنی بۆ خۆی جوانیە. زۆر ڕاستە. سەردانی چەند وڵاتێکت کردووە لە وڵاتانی خەلیج ڕۆشتووی. ئەو وڵاتانە کوێن نەمەتی خوێندنی ئەو وڵاتانە چۆن چۆنیە لەلای ئوستاد محەممەد ناصر ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت؟ الحقيقة ليس فقط زيارة وإنما إقامة. أقمت في الإمارات ما يقارب 18 عام. من تەنیا بەسەردان نەچوومەتە وڵاتانی خەلیج، بەڵکو نیشتەجێش بووم. نزیکەی 18 ساڵ لە ئیمارات نیشتەجێ بووم. لەو ماوەیەدا لە مزگەوتی موبارەک ئەلحەساوی پێشنوێژ بووم. هەروەک نزیکیش بووم لە شێخ حەمید بن ڕاشید نەعەمی و لە زۆر مناسبە و بۆنەی نیشتیمانیدا من بە قورئانی پیرۆز مەراسیمەکەم دەست پێ دەکرد. في الشارقة أيضا صليت
بعض المساجد في دبي لە شاری قەولە دووبەی لە هەندێک مزگەوت پێشنوێژیم کردووە بەشداری پێشبڕکێکانی قورئانی پیرۆزم کردووە لە چەند پێشبڕکێکی قورئانی پیرۆزدا دادوەر بووم قوتابیانی قورئانم فێر کردووە خوێندنی قورئانی پیرۆز لە خەلیج بەوە زیاد دەکرێتەوە کە سەدا و ئاوازێکی سادە و سەرنجڕاکێش و زۆر جوانی هەیە بۆیە پشت بەو مەقامانە دەبەستن کە نەرم و ئاسانن لە نمونەی مەقامی کورد هذا المقام نتذكر احنا شيخ بن علي عزمي بمجورة دخوينات يقرأ الحمد لله رب العالمين الرحمن الرحيم كان هذا الجو يان شيخ عبد الرحمن سديس كان لحرم دخوينات الحمد لله رب العالمين في الحرم أو نسمع يان شيخ حزيفي كالمدينة منورة دخوينات ودل آرام دكاتوا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم بالرست البسيط بريتمكي ساكار وجوان من چاوم بزورك لم قاريانا كوتوا لقل هنديكيان دانشتوم لوانا شيخ سعد الغامدي الشيخ سعد الغامدي يا سلام يا سلام شيخ سعد ما شاء الله لشيخ سعد خۆزگە ئێستا لەم شاشەوە بمبینێت تا پێی بڵێم ما شاء الله لە جوانی و لە نورت لەگەڵ شێخ ئەحمەد بن علی عەجمی ڕاستە و خۆ یەکترمان بینیوە هەروەها لەگەڵ شێخ بەشار عەفاسی زیاد لە جارێک بەیەکەوە دانیشتوین تەقلیدی شێخ سعد غامدیەکەیتەوە یان هەر بەس گوێی لێگری یعنی بۆ نمونە ئێستا کاتێک خوێنێ بسم الله الرحمن الرحيم الله أكمل إيه الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم الله الله أم خوێندنا تیلاوەی شێخ فارس عبادی بیرخستمەوە فارس عباد ومجموعة من القراء حەزەکەین بەدەنگی تۆ جۆمان لە شێخ سعد غامدی بێ تقليدي شيخ سعد غامدي من بوبك فقريك بابزان الطبقة الصوتي بالنسبة لسعد الغامدي شوية بها اختلاف باشا أي شيخ فارس عباد فارس عباد صوته ناعم طبعا فارس عباد أنا ذكرت على شيء واحد فارس عباد واللي معه مجموعة كثيرة هو من اليمن فارس عباد كليمن نشتجيا لقل جماريك لا قاريا كان كاتيك من لسويد نشتجي بوم جروبكي واتساب مان دروس كردبو ڕۆژانە لە کاتێکی دیاریکرا و لە گروپەکەدا یەکترمان دەگرتەوە من وانەی مەقاماتم پێدەوتن دواتر هەمومان بە یەکەوە جێبەجێمان دەکرد الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين الصوت الناعم الجميل دەنگێکی نەرم و جوان بەڵام من لێرەدا شتێکی دیکەش باز دەکەم ئەوەش خۆشەویستی ناوچەی خەلیجە بۆ مەقامەکان لەوانەش مەقامە عێراقیەکان کە ئاوازیان تێدایە مثلا لو نضرب مثال بسيط بعد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرًا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين وترى الملائكة حافين من حول العرش
حافين من حول العرش يسبحون بحمد ربهم وقضي بينهم بالحق وقيل الحمد لله رب العالمين. دەتگەێنێتە جیهانێکی دیکە، جیهانی ڕوحانیەت. باسی مەقاماتت کرد. ئەم شارەزاییەت لە کوێوە هێناوە لە مەقامات؟ چۆن فێری مەقامات بووی؟ لە کوێ دەرسەت خوێندووە؟ چێ فێری کردووی کە دوای مەقامە حوت مەقامە ئەساسێکە سونی عەبی سەحەر دوای ئەو ئەم هەموو تەفەڕوعاتانە چۆن ئەزانی؟ طبعا نعلم أن المقامات الرئيسية 7. دەزانین مەقامە سەرەکیەکان حوتن کە لە پیتەکانی سەرەتایان وشەی سونی عەبی سەحەر پێک دێت. سونی عەبی سەحەر، صاد سەبایە، نون نەهاوەندە، عین عەجەمە، با بەیاتە، سین سێگایە، حا حیجازە، ڕا ڕاستە. سونیعە بیسەحەر. أحد الأخوة برایەک پرسی یا شێخ چۆن دەتوانیت هەمویان لە یەک بەرگەدا کۆ بکەیتەوە؟ في مقطع واحد. قلت له في القرآن الكريم صعب أن تنقل، راح أدندن لك يا دندن. وتم لە قورئانی پیرۆزدا ئەمە ئەستەمە. والدندنة تكون في هذه الكلمة. بەڵام لە دێڕێک هۆنراوەدا هەموو ئەم مەقامانە کۆکراوەتەوە. ئەویش بالصبا والنهاوند وبيات وعجم بالصوت وبسيقة وحجاز يكمل الرست النغم. الله. بالصبا والنهاوند والنهاوند. ما شاء الله ما شاء الله. عرفت قصدي؟ كذا كل حرف آخذ مقام. صح. بالصبا والنهاوند والنهاوند والعجم وبيات هكذا يعني. الله. عفوا خلي أعيد هاي اللقطة. يلا خلي أعيد هاي اللقطة. تعيد خلاص. من أبدأ بالصبا، يعني الطبقة ما أخذها أني باور ما عندي، بس نسيت الأبيات. بالصبا والنهاوند وبيات، بالصبا والنهاوند وبيات وبيات مو صنيعة. مو أنا خلطت بين الصنعة في السحر وبين البيات. شيخي أكو أنا فقرة شايفها مو هذه اي لا مو هذه انا مسويها. لا انا صار عندي خلط وين صنع بسحر، بس انا البيت مسوي بالصبا والنهاوند وبيات. يلا بالصبا والنهاوند وبيات وعجم. ما شاء الله. وعجم وبسيقا وحجاز. ما شاء الله. يكمل الرست النغم. ما شاء الله. هذه المقامات 7. ما إنتاجي خوته. أي نعم. جگە لەم مەقامانە مەقامی کوردیش زیاد کراوە کە کەمێک پێش ئێستا خوێندمان. لا 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 لا. اشتهر فأصبح صنع بسحرك، ضافوا مقام الكرد. لچەند مسابقة ومحفل بەشداریت کردووە؟ الحقيقة مسابقات ومحافل كثيرة جدا. لە ڕاستیدا لە زۆر پێشبڕکێ و مەحفەل بەشدار بووم. لە بەغدا بچوومایەتە هەر مزگەوتێک داوای قورئان خوێندنیان لێ دەکردم یان دایان کردم بە پێشنوێش.
وەکو پێشتریش وتم کاتێک لە ئیمارات بووم لە چەند مزگەوتێک پێشنوێژیم کردووە. دواتر لە نێوان هەردوو وەزارەتی ئەوقافی بەحرین و ئیمارات لێگەیشتن کرا. ماوەی 7 ساڵیش لە 10 ڕۆژی کۆتایی ڕەمەزاندا بۆ پێشنوێژی دەچوومە بەحرین. لە بەحرین نوێژی تەراویحم لە مزگەوتێک دەکرد، شەو نوێژیش لە مزگەوتێکی دیکە. بەم چەشنە بەردەوام بەسەر مزگەوتەکانەوە دەگەڕام. لە بەغدا و ڕوومادی و فەلوجەش لە زۆر مزگەوت پێشنوێژیم کردووە و قورئانم خوێندووە. من پێشنوێژی تۆم بینیوە لە مزگەوتی ئوم القوڕا لە بەغداد. چ جۆرە پێشنوێژیەک شێخ محەممەد ناسر پێی پێشنوێژیەکە و ئەو مەقامانە چین کە تۆ ئیمامەتی پێوە ئەەکەی ئەگەر سوورەتی فاتیحە و سوورەتێکی تریشمان بەدەوا بخوێنی وەکەئەنەهو تۆ ئیمامی ئێستا. بعد تكبيرة الإحرام بعد تكبيرة الإحرام أدخل في الصلاة. طبعا اختيار المقام أو النغم کاتێک نوێژدا دەبەستم هەڵبژاردننی مەقامی قیراتەکە پەیوەندی بە ساتێکی ڕوحانیەوە هەیە، نەگەوەی پێشتر ئامادەکاریم بۆ کرد بێت. بەڵام زۆر جار خۆم حەز دەکەم بە کورد بخوێنم، بەڵام ئێستا بۆ بینەرانی خۆشەویستی ئێوە زیاد لە مەقامێک دەخوێنم. مثلا لو قرأنا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. ما شاء الله ما شاء الله. ولا بيشنوجيا براستي يعني أجر اهتمام ندي بم خوندن وبم صوته أو يتروى بزان نرجع نكردوه. فيك الخير والبركة شيخ محمود. صوتك الجميل الرائع. جزاك الله خير. تو ما مستعي مني تو أستاذي مني براستي. الله يبارك فيك فيك الخير والبركة. دنجي تور زوزور خوشة تو كهم كساتيت هم دنجت بصميتي حقيقيت هي ل بو قراء بو مشاهيري قراء بو صاحي قراءة الحمد لله. فيكم الخير والبركة. جزاك الله خير. الله يبارك فيك. استا إما لمانجي بيروزي رمضاني مانجي بيروزي رمضانيش مانجي قرآنا مانجي فرقانا لما أنا بيروزيا زيادة الإنسان بقرآن تواني أخوي لأخوي بيروردقان نسيب بكاته وهروها قرآن لما قدا خوندني آيات كاني قرآن فضل وفر بركتي چي زور خواهي قوريتياهي لهمو ولغاتيك جوريك لبانقدان وأذان هي أو جوراني كأستاذ محمد بانق أدا وأذاني هي أو أذانانتين وأنواع أذان سيا للاي أستاذ محمد ناصر العزاوي. طبعا بالإمكان القارئ
اللي عنده مقام ونغم قارئی قورئان کە ئاواز لە دەنگیدا هەبێت ئەتوانێت بە چەندین جۆر بانگ بدات. پابەندی ئاوازێکی دیاریکراو نابێت. بانگ دەکرێت لەسەر مەقامی بەیات یاخود حیجاز یاخود کورد بێت. لە نێوان وڵاتەکانیش جیاوازی هەیە. بەیاتی میسری لە بەیاتی عێراقی جیاوازە. ڕەستی میسر لە ڕەستی عێراق جیاوازە. ئەگەر مەقامی ڕەست بە نمونە وەربگرین، بانگدان بە میسری بەم جۆرەیە. بالرست لو نأذن بالمصري الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ما شاء الله. هذا في المصري. أما مصري بو. احنا عندنا بەڵام ڕەستی بەغدادی جیاوازتر و قورسترە. أثقل يكون شوية. مثلا الله أكبر الله أكبر الله أكبر. ناخذ الشرق. أما مقامي رستة بشوي بغدادي من الرست. باش. تمام؟ بله. أشهد أن لا إله إلا الله. الله. شايف الروح؟ مثلا بۆ نمونە مەقامی حیجاز کە ئەمان جیاوازە لە شوێنێک و بۆ شوێنێکی تر ئەگۆڕێت و ڕوح و ناوەڕۆکەکەی جیاوازە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. ممكن احنا يختلف الروح. الله أكبر الله أكبر. دولة أخرى تختلف مثل تركيا. بون منبسين ناو راست أشهد أن لا إله إلا الله حي على الصلاة مثلا أو شوانا بهذا المقام بله. هجر حي على الصلاة لا حول ولا قوة إلا بالله. شوف راح أغير. طيب حي على الصلاة ما شاء الله ما تركيبه. الله. فالروح ئەگەر مەقام و ئاوازت هەبێت دەتوانیت گۆڕانکاری لە دەربڕینی بانگەکەدا بکەیت و ڕوحێکی جوانی پێ بدەیت. والله الله يبارك فيك. والله ما شاء الله معلومات قيمة جدا. أما ئەگەر پرسیار لە خواستی خۆشم دەکەیت من وەکو خۆم حەزم لە مەقامی بەیاتە چونکە بەیاتی بەغدادی زۆر جوانە. والمقام البغدادي بيات جدا جميل مقطع كل تكبيره مالته بفخامه. مثلا الله أكبر الله أكبر. لما يوصل مثلا حي على الصلاة حي على الفلاح مثلا حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح. الله الله الله. حي على الفلاح. الله الله الله. جزاك الله خير. شايف النغمة؟ حلوة. الجمال. هذا مقام أحسنت. البشوات. والله صحيح. أستاذ جيان كاتمان برو طوابون الرام مع الأسف كاتك طوابو نمزاني شون براستي هەمیشە کاتی جوان کورتە. صحيح. من سپاسی جەناب دەکەم کە ئامادەبووی لەگەڵمان پەیامی کۆتاییت بە بینەرانی خۆشەویست بگەێنە بەم هێندامە جوانەوە. الله يبارك إن شاء الله يا رب. إن شاء الله.
دواتر ختامه مسك به بۆ ماوەی 5 دقیقە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە خوێنین ئینشاءالله ختامه مسك بإذن الله. بەڵام پێشتر پەیامی خۆت کۆتایی بەرنامەکە و بۆ بەرنامەی سەدای زێڕین بگەێنە. جزاك الله خير. في ختام هذا البرنامج أنا أشكرك أخ محمود، جعلت جسر تواصل بيني. لە کۆتایی ئەم بەرنامەیەدا من سپاسی تۆ دەکەم مەحمودی برام قناة الرائعة کە بوویتە پردی پەیوەندی نێوان من و بینەرانی کەناڵە جوانەکەمان. کەناڵێکی دانسقە و خاوەن بەرنامەی جوان و هەمەچەشن. ئەو بەرنامانەی سوود بە بینەر دەگەێنن. سپاستان دەکەم، سپاسی میوانداریتان دەکەم. پشت بەخوا لە ئایندەشدا دیداری دیکەمان لەگەڵ ئەم کەناڵە جوانە دەبێت. سپاسی تایبەتیشم بۆ ئەو هاوکارانەمان هەیە کە لەگەڵمان بوون و ماندوو بوون. سڵاو و ڕێزیش بۆ بینەران. وجمهورنا الحبيب إن شاء الله نلتقي معكم بإذن الله قريبا. بإذن الله. شكرا جزيلا. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز ماڵاوایی دەکەین و بەخوای گەورەتان ئەسپێرم. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێراکانەوە، خی گەورە پاداشتی خێریان بداتەوە، کارێکی جوان و ناوازە و نایەبیان بۆ کردین. الحەمدولله لە بەرنامەی ئەمڕۆ تا ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین بەخواتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. صدق الله العظيم.